سڵاتان لەبێت بینەرانی کورسات نیز من ئاڕۆتۆفیخم داڵخێم شەی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە قسە و باسەکەین لەسەرەوەی کە لە ئێستادا ئیمرالی پێویستیەکە و بۆتە چەقی گۆڕانکاریەکان لە تورکیادا. ئەمڕۆ وەفدی دەمپارتی چوونە ئیمرالی بۆ دیداری عەبدوڵڵا ئۆجالان ڕێبەری زیندانیکراوی پارتی کرێکارانی کوردستان کە دوای زیاتر لە 11 ساڵ ئەمە یەکەم جارە کە وەفدێکی دەمپارتی دەچێتە ئیمرالی و لە نزیکەوە. بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان ڕێبەری زیندانیکراوی پارتی کرێکارانی کوردستان دەبینن و لەگەڵیدا گفتوگۆ دەکەن سەبارەت بەو دۆخ و ڕەوشە تازەی کە لە تورکیادا هاتۆتە ئاراوە بۆ بابەتی ئاشتی و گفتوگۆی نێوان حکوومەتی تورکیا و هەروەها کورد سەبارەت بە جارێکی دیکە دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی لە وڵاتە. ئەم هەنگاوی کە حکوومەتی تورکیا لەسەر و هەمویانەوە خودی ڕەجەب تەیب ئەردۆگان و هەروەها بە دەستپێشخەرەکەی دەوڵەت باخچەلی سەرۆکی مەهەپە کە لە ڕابردوودا ئەو دەستپێشخەری کرد بۆ ئەم دیدارە و هەروەها داوای کرد کە بەڕێز ئۆجالان بچێتە پەرلەمانی تورکیا و لەوێ گفتوگۆ بکە و قسە بکە لەباری پرۆسەی ئاشتیەوە تا چەندە دەتوانێت دۆخی کورد لە باکووری کوردستان بگۆڕێت، تا چەندە دەتوانێت ئاشتیەکی سەقامگیر لەو وڵاتە بێنێتە ئارەوە، تا چەند ئەتوانێت لە ئیمرالێەوە بانگەشەی ئاشتی بکرێت و هەروەها بانگەشەی دانانی چەک لەلایەن گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستانەوە ئەنجام بدرێت. دۆخی ئاشتی لە باکووری کوردستان تا چەندە کاریگەرە بۆ دۆخی ڕۆژاوی کوردستان، باشووری کوردستان، پارچەکانی دیکە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم تەوەرە گرنگە بە میوانداری بەڕێز سەلاح خدر نووسەر و توێژەر کە بە سوپاسەوە لە ڕێگای سکایپ لە وڵاتی هۆڵەندا لە لاهای لەگەڵمانە. کاک سەلاح سڵاوت لێبێ. ئەمڕۆ بینیمان ینی دیداری ئیمرالی ئەنجامدرا کە ئەمە ینی دیدارێکی مێژوویە بەڕاستی، چونکە کاتێک کە باز لە ئیمرالی ئەکرێت باز لە یەشێک لە سەرکردە و سیمبولەکانی کورد دەکرێت کە ئیش بەڕێز ئۆجالانە ڕێبەری زیندانیکراوی پارتی کرێکارانی کوردستانە لەوێ. بینینی بەڕێز ئۆجالان تا چەند ئەتوانێت هاوکێشەی سیاسی و هەروەها دۆخی ئاشتی لە تورکیا بێنێتە ئاراوە؟ سڵاو ڕێز وەیەوە بینەرانتان بێگومان لە مێژە بتنێ هەیە دەوترێ بەتایبەت کورد و دۆستانی کورد هەتا ئازادی خوازانی جیهانیش دەڵێن چارەسەری یا کلیلی چارەسەری پرسی کورد لە ئیمڕالیە واتە کلیلی چارەسەری پرسی کورد لای ڕێبەر ئابوو بەڕێز ئۆجالانە. ئەم حەقیقەتە بۆ کورد ڕوونە. تورکیا بۆ خۆشی دەزانێ گەیوتە ئەو قەناعەتەی کە بێبێ گەڕانەوە بۆ ئیمڕاڵی و بۆ بەبێ حسابکردن بۆ چارەسەری ناسنامە پرسی نەتەوەی کورد ناتوانرێت نە تورکیا ئارامی بەخۆیەوە بینێ نە هەرێمەکە. ڕاستی ئەوەیە کە پارتی کرێکارانی کوردستان پەکە هە لە سەرەتایی دروستبوونیەوە و ڕێبەر ئۆجالانیش گوتویانە و دەڵێن کە ئێمە چەکمان هەڵگرتووە شەڕ دەکەین لە پێناو ئاشتیدا، چەکمان بۆ فراهەمکردنی بەرقەرارکردنی ئاشتی هەڵگرتووە و لەو پێناوەدا بە مافی ڕەوای خۆمان زانیوە کە چەک هەڵبگرین و بەرگری بکەین. واتە بژاردەی شەڕ بۆ پارتی کرێکارانی کوردستان وەک ڕێبەر ئاپۆش دەڵێ بژاردەی هەرە دوایی ناچاری بووە، چونکە دەبێ و ڕاستیە بزانرێ کاتێک کە پارتی کرێکارانی کوردستان لە 79 ڕاگەیەنا دروست بوو بەر لەوەش کە وەکو ڕێخستن هەبوون هەتاکو ساڵی 1984 خەباتی چەکداریان نەکردووە، بەڵکو خەباتی سیاسی و خەباتی مەدەنیان کردووە بە شێوێ لە شێوەکان. بەڵام ئیدی گەیشتە ئەو خاڵی کە ناچاریە هەڵگرتنی چەک و شۆڕشی چەکداری بەرامبەر ئەو ڕژێمە دەست پێ بکە کە وەڵامی ئاشتی نەداتەوە، بۆیە لە ساڵی 1984 لە 15 ئابدا شۆڕش چەکداری دەستی پێ کردووە. بەڵام هەر لەو سەردەمەوە هەتاکو ئەمڕۆکە پەکەکە دەیان جار تاگلایانە ئاگر بەستی ڕاگەیانوە و داوای چارەسەری ئاشتیانی پرسی کوردی کردووە، حتا نەوبینکاری هەبووە لە نێوان زۆر پارتی کرێکارانی کوردستان و تورکیادا، هەتا خودی ڕەوانشاد مامجەلال ڕۆلێکی ئەساسی سەرەکی لە ساڵی 1993دا لە پرۆسەی ئاشتی نێوان پەکەکە ڕێبەر ئۆجالان و
تورکیا بەسەرکرداتی ئەو کاتەی سەرۆکۆماری تورکیا تورکورد ئۆزال جێڕاکە مەخابن دەوڵەتی قوڵ گلادیۆ بە کوشتنی یا بە تیرۆرکردنی ئۆزال کۆتاییان بە پرۆسەکە هێنا لە دوای ئەوەش دیسان ئەو پرۆسەیە بە شێواز و شێوازی دیکە دەستی پێ کردووە یاخود بەردەوامی هەبووە بەڵام مەخابن عەقڵیەتی فاشیزمی تورک عەقڵیەتی نەتەوەپەرستی تورک و عەقڵیەتی دەسەڵاتخوازی و پاوانخوازی پانتورکێتی حاکمیەتی تورک وای کردووە کە ئەم پرسە نەگات هیچ کاتێک ئەو پرۆسانە یا ئەو قۆناغانە نەگاتە ئەنجام باشە کاگە سەلاح ینی با ئێمە باس زەوە بکەین یانی جەناب داماژە بۆ واکەی کە ینی دەوڵەتی تورک خۆی نەیخواستەوە کە ئەم پرۆسەیە یاخود ئەم پرسە کە پرسێکی گرنگە لە ناو تورکیاداوە زۆرێکیشە چاودێران دەڵێن لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ینی کە پرسی کوردە چارەسەر نەکراوە بە تایبەتی لە تورکیا لە باکووری کوردستان ئێستا کە هەنگاوەکانی پرۆسەی ئاشتی لە وڵاتە دەست پێکات و داواکەش لەلایەن خودی ینی سەرکردە باڵاکانی تورکەوەیە بە دیاریکراوی ئێمە ینی بیرمان نەچێت یەکێک لەو سەرکردانی کە داوای ینی پرۆسەی جارێکی دیکە زیندوکردنەوەی ئاشتی کردو لە تورکیا دەوڵەت باخچەلیە و ئەویش یەکێکە لەوانی کە ینی بە سەرکردە چۆن ڵێی نەتەوە پەرستەکان لە وڵاتە بەناوبانگە ئێستا جارێکی دیکە کردنەوەی دەرگای ئاشتی پێدوایە فشاری دەرەکیە بۆ سەر تورکیا و دەسەڵاتداران یاخود نەخێر پرسەکە گەیشتۆتەوەی کە پێویستە خودی ئەو وڵاتە خۆی چارەسەری بکەوە بە دیاریکراوی دەبێت کورد لە تورکیادا لە باکووری کوردستان بگاتە مافەکانی خۆی دەزانی لێرەدا مەسەلا ئەوە نییە کە ئەوان دەڵێن کە دەمانەوێت پرسەکە بە دیالۆگ چارەسەکە بەڵام کێشەکە لێرەدا ئەوەیە ئەوان لە ڕووی کرداریەوە تا ئێستا هەنگاویان نەناوە بۆ چارەسەری ئاشتی یەک کێشەی ئەساسی لێرەدا ئەوەیە لەناو عەقڵیەتی فاشیزمی تورکیا کە حکم لەکە ئەوەیە کە حتا ئێستا ئەوان ئەم پرسە بە پرسی ناسنامە بە پرسی نەتەوەیی نیشتیمانی کورد نازانن کێشەکەوێت تا ئێستا بە پرسی تیرۆری دەزانن بە پرسی ئەمنی دەزانن دەبێت ئەو عەقڵیەتە تێپەڕێنن لێرەدا مەسەلە ئەوەیە ئەمان دەڵێن ئێمە دەمانوێت دانیشین دیالۆگێ هەبێ ئەوان دەڵێن ئێمە دەمانوێت کۆتایی بە تیرۆر بین تیرۆر کۆتایی پێبێ بە معنایەک نەک پرسی ناسنامی کوردی چارەسەر بێ لە ڕووی ڕاگەاندنەوە ئەگەر ئەمە بڵێن لە واقعدا لە ڕووی عەمەلیدا هێشتا هەنگاوێکی جدی بەرجەستە کە مرۆڤ بتوانێت باوەڕی پێبێنێ لە تورکیاوە نییە بڕوانن ئەمڕۆ کە شاند چوە بۆ ئیمراڵی بۆ دیدار لەگەڵ ڕێبەر ئۆجەلاندا ئەمڕۆ تورکیا هێزی زیاتری ناردووە بۆ کۆبانێ بۆ دەوروبەری کۆبانێ ئەمڕۆ هێرشی لە ڕۆژانی دیکە چوتر کردوێتەوە باشە ئەوە کاکسەڵاح پێدوانی ینی ئەو پرسە بە دوو پرسێرەکە ینی تورکیایشێکە لەوەی کە ئەڵێ مەترسی لەسەر سنوورەکانمان هەیە بەڵام ینی پرسی کوردی ژە باکووری کوردستان بە پرسێکی تەواو ناوخۆی تەماشاکە تورکیا بۆ دەسەڵاتدارانی بەڵێ حتا لە ناوخۆی تورکیادا لە ناوخۆی باکووری کوردستانیشدا بڕوانە لە دوای دیدارەکەی بەڕێز عومەر ئۆجەلان لەگەڵ ڕێبەر ئۆجەلاندا تورکیا هەڵمەتێکی دەستگرتن بەسەر شارەوانەکانی داکرد واتە قەیومی دانا سەر شارەوانی کوردەکان و خەڵکێکی بێشماری کرد بەڵام لێرەدا مەسەلە چییە دوو ڕەهەند هەیە کە تورکیای ناچار کردووە بێتە ناو ئەم پرۆسەیەوە ئەگەر تەکتیکیش بێتەنانە یەک پۆزیسیۆنی کورد لە ئێستادا بەهێزە لە ئاستی کوردستان نەخۆدا حتا لە چیادا تورکیا چەندین ئۆپەراسیۆنی لەم ساڵانەی ڕابردووا کرد بە ناوی ئەوەی کە ئیدی ئاخر ئۆپەراسیۆنی ناوی ناوە قوفڵ یعنی ئیتر کۆتاییان پێێنی بەڵام لە هەموو ئۆپەراسیۆنەکانە لە بەرامبەر گەریلا شکست هێناوە کە چەکی کیمیایی چەکی هەرە قورسی بەکارێنەوە ئەمەیە لەلایەکی دیکە لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی جەماوەریەوە کورد توانیمێتی زۆر لە ڕابردوو پێشکەوێ و چەند پلە سەرکەوێت و لە ئاستی نێودەوڵەتیدا کورد ئێستا وەک فاکتەرێکی سەرەکی وەک کارکتەرێکی سەرەکی لە ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوین دەبینرێەوە جیهانیش سیاسەتی جیهانیش گەیشتوتە ئەو قەناعەتەی کە نەخشەی نوێ ڕۆژهەڵاتی ناوین بێت چارەسەری پرسی کورد و بۆ بێحسابکردن بۆ پرسی کورد ناتوانێت ئەو نەخشەیە سەر بگرێت و ناتوانێت ئەو نەخشەیە ئەنجامگیر بێ و لەناو ئەوەشدا بە تایبەتی حساب بۆ پارتی کرێکارانی کوردستان و بۆ ڕۆژئاوای کوردستانیش دەکرێت کە ڕێبەر ئۆجەلان ساڵانێکی دوور و درێژ لە ڕۆژئاوای کوردستان لە سووریا ژیاوە و کاریگەری لە ڕووی ڕۆحی و لە زۆر ڕۆ کاریگەری لەسەر ڕۆژئاوای کوردستانەیە تورکیا
لێ ئێستادا ئەگەر بە شێوازی تەکتیکیش بێ ناچار بێ دەوێت پرسەکە بەم شێوێ بەکاربێنێ باشە پرۆژەی وڵاتانی جیهان یا پرۆژەی سیستەمی نوێی جیهانی کە نەخشەکەدا ئاڕێژنەوە هەیە بۆ چارەسەری پرسی کورد یا جێگەیەکیان هەیە بۆ جغرافیای نوێدا بۆ کوردستان و بۆ کورد با لە دەستی ئەمان دەری بێنن وەرن ئێمە خۆمان ئەم پرسە چارەسەرەکەی لەگەڵ بەڕێز ئۆجەلان لەگەڵ پەکەکا بەڕۆیای تۆ ینی کاک سەڵاح کامیان گرنگترە پرسەکە لە خودی ناوخۆی ئەو وڵاتە چارەسەر بکرێ و سەرکردە سیاسیەکانی هەموو پارت و لایەنەکان بە کورد و بە تورک و ینی بە نەتەوە پەرستەکانیشەوە بەشدار بن یاخود نەخێر دەستێکی دەرەکی یاخود پاڵپشتیکی دەرەکی هەبێ بۆ ئەم پرۆسە گرنگە کە پرۆسەی ئاشتیە و ینی هەموو کوردان و هەموو تورکیش بە هەمان شێوە ئاواتی بۆ دەخوازێ بەڕاستی لە حقیقەتدا هەموو پرۆسەکانی ڕابردووی ئاشتیکە لە نێوان پارتی کرێکارانی کوردستان و لە تورکیادا هەبووە هەر لە سەردەمی ئۆزالەوە لە دانوستانی ئۆسلۆوە لە دۆڵمە باخچەوە لە ئیمڕاڵێەوە لە هەموو ئەم دانوستانانەکە هەبووە تەندولانە نێوان کورد و لە نێوان ڕێخستنی کوردی پەکەکە ڕێبەر ئاپۆ باڵێەوە دەوڵەتی توریش خۆیدا هەبووە ئیلانی سێهەم نەبووە ئەمە مەسەلەکەی ینی هەمیشە کورد ئەمەی خواستووە کە لەناو خۆدا ئەم پرس چارەسەرکردنی بڕوانە لە دوایین دیداری ڕێبەر ئۆجەلاندا لەگەڵ عومەر ئۆجەلاندا پامێک دەڵێت لە سوڵتان سانجەرەوە هەتاکو و دۆخی ئێستا هەڵسەنگاندنی بۆ کردووە و تۆتی ئێمە لە ساڵی 1999 یعنی بەڕێز ئۆجەلان تۆتی من لە ساڵی 1999 دا گوتم ئامادەم پرسی کورد و تورک چارەسەر کەم و خزمەت بە پرسی کورد و تورک کەم واتە چارەسەری ئاشتی مەبەستی ساتی بەدیرگرتنەکەی هەمومان ئەو دیمەنەمان لە بەرچاوە و دەڵێم من ساڵی 2000ش جەختم لەسەر ئەوە کردەوە واتە ئامادەم کە من دانیشم ئەم پرسە لەگەڵ دەوڵەتی تورکیا چارەسەر کەم بەڵام کێشە ئەمەیە ئێستا لەناو خودی تورکیاشدا بخۆ یەکدەنگ نییە ئەواتە کۆدەنگێکی نییە لەبەر دەوڵەتی قوڵ هەیە لە تورکیایە حکوومەت هەیە هێشتاش گلادیۆ هەیە هێشتاش ئەرگەنە کۆن هەن بەڵام لەسەر و هەموو ئەوەوە ئێستاش کورد دەڵێ ئەگەر ئەم پرسە تورکیا جددی بێ نێتی جددی هەبێ وەک چۆن ئەوەی کە لە ڕابردوودا لە دانوستانەکانی ڕابردوودا لە قۆناغای ڕابردوو ئاشتیدا گەیشتە خاڵی ئاستێکی زۆر گرنگ و زۆر باش کە بەلێ تێگەیشتنی دۆڵمە باخچە متابقاتی دۆڵمە باخچە لە چەندین خاڵ ڕێککەوتن کە پرسەکە چارەسەر بێ بەڵام لە دقەی دواییدا ئەردۆغان کە زانی ئەم پرسە بە تەواوی دەچێت ئەم ئەگە بگەنە ئەنجام بە تەواوی لە قازانجی کووردا دەبێ واتە ئەمان نێتەکان نێتێکی جددی نەبوو هەستان مێزەکان تێکدا پرۆسەکان هەڵۆشانە ئێستاش ئەگەر کورد ئەگە ببرن دەوڵەتی تورک یا عقلێتی بەڕێوەبەراتی تورکی ئەگەر جددی بێ لە چارەسەری پرسی کووردا ئەمن پێم وایە بە گەرەنتی هێزە نێودەوڵەتیەکان بە گەرەنتی هێزە نێودەوڵەتیەکان ئیدی نەتەوەی گرتوەکان دەبێ یاخود یەکێتی ئەوروپا دەبێ بە گەرەنتی لاهینی سێهەم تێگەی دەتوانرێت ئەم پرسە لە نێوان کورد و تورک بۆ خۆی چارەسەرکرێت چونکە ئەمە پرسێکی 100 ساڵەی نێوان کورد و تورکە ئەگەر مەبەستم تەنها جوغرافیای باکووری کوردستان بێ دەنا ئەمە پرسی کورد و نەتەوەکانی ڕۆژهەڵاتی ناوی تەنها پرسی کورد بخۆی نییە تا ڕادەیەک بۆتە پرسێکی ینی پرسێکی نێودەوڵەتیش ینی کاک سەلاح ینی ئەمە خۆی مەسەلەکەی بابەتی لایەنی سێم کە باز دەکرێت ئێستا زۆرێک ینی لە چاودێرانی دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی ئەم جوڵانەی تورکیا بە تایبەتی دەوڵەت بۆ مەسلەی ئاشتی نزیکبوونەوە لە کورد جارێکی دیکە ینی دیدارەکان لەگەڵ بەڕێز ئۆجەلان ڕێبەری زیندانیکراوی پارتی کرێکارانی کوردستان دەجێڕنەوە بۆی کە ینی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە لە گۆڕانکاریدایە و ئەو ڕووداوانی کە ڕۆدا لە دەوروبەرمان بە تایبەتی لە وڵاتی سووریا یعنی ئەمانە کۆمەڵێک ئاماژەن و کۆمەڵێک پەیامن کە بۆ وڵاتانی دەوروبەر بە تایبەتی تورکیا و هەندێکی دیکە دەیبەستنەوە بۆی کە دەڵێن ژێراوژێر و هەندێکی دیکەش دەڵێن نەخێر بە ئاشکرا ینی هەڕەشەی دەوڵەتی ئیسرائیل هەیە بۆ تورکیا کە دەبێت ینی بە تایبەتی لەگەڵ کورداندا لە باکووری کوردستان ڕێکەوتن هەبێ و ناشی شارنەوە ینی دەڵێن ینی ئێستا ئیسرائیل بۆتە پاڵپشتیەک بۆ کوردانی ڕۆژاوی کوردستان کەواتە ئەمانە هۆکارن یاخود فاکتن بۆەوەی کە تورکیا ئەم جوڵانە لە ناوخۆیدا دەست پێ بکات بۆ بابەتی ئاشتی یاخود نەخێر وەکوی کە جەناب دەڵێ تەنها جارێکی دیکە کاتکوشتنە بەڵێ ئەمەش فاکتە ئەمەش یەکێکە لە هۆکارەکان بەڵام تورکیا بەخۆ دەزانێت ئەگەر بڕوانیتە ناوەرەوەکی پرۆژەی
ڕۆژهڵاتی ناوینی گەورە یا ڕاستتر بڵێن نەخشەی ڕۆژهڵاتی ناوینی گەورە کام نەخشەی لە باکووری ئەفریقا حتا پاکستانش دەگرێتەوە کە ئێستا حالێن کە من تۆ قسە دەکەین لە نێوان تالیبان ئەفغانستان و پاکستانە شەڕ و ناکۆکی ڕاست بەپی ئەم نەخشەیە تورکیا دەبێت لە دەوڵەتێکی ناوەندیەوە بگۆڕێ بۆ دەوڵەتێکی ناناوەند ئەم نەخشەیە کە لە دوای ڕوخانی ئیتحادی سۆڤیەتیەوە لەلایەن وڵاتانی سەرکەوتوو بەسەر ئیتحادی سۆڤیەتیە بەتایبەت بۆ پرسی دەستگرتن بەسەر ناوچەکەیە و پاراستنی ئەمن و ئاسایش و مستقبلی ئیسرائیل دانراوە کۆمەڵی هۆکاری دیکە کە هۆکاری ئابووری و هێڵی ئابووری لە پشتە دەبێت هیچ دەوڵەتێکی ناوەندی لە ناوچەکەدا نەمێنە لە غیری ئیسرائیل و هەموو دەوڵەتەکان دەوڵەتی ناناوەندی بن و دەبێت بە پێم پرۆژەیە هیچ وڵاتێکی ناوەندی هێزێکی عسکەری وێندە بە هێزی نەبێت کە بتوانێت تهدید بێ لەسەر یا هەڕەشە بێ لەسەر ئەمنی ئیسرائیل و داهاتوی ئیسرائیل تورکیا ئەمە دەزانێت کە بۆ خۆی یەکێکە لە وڵاتانەی دەبێ بگۆڕێ ئەم ترسە لە بەڵام عەقڵیەتی فاشیزمی تورکی عەقڵیەتی ڕەگەزپەرستی تورکی ناسیۆنالیستی سەرسەختی تورکی ئەمەی پێ قبوڵ نییە ئەگەرچی ناچاری و دەبێت بکرێت لەبەرەوەی کەس باوەڕی نەدەگروا بە ئاسانی ئەو هێزانەی ئەو دەوڵەتە ناوەندیانەی کلاسیکایی ناوچەکە بگۆڕێن و گۆڕدرا کەس باوەڕی نەدەکرد کە ئێران وا بە ئاسانی پاڵ پێوەن رێ بەرەوناوە وا پاڵی پێوە ئەرێ بەرەوناوە دەوڵەتی تورکیاگەیەوەتەوە خەنا باشە ئەم ترسەی هەیە باشە کورد لە ناوچەکەدا تاکە نەتەوەیە کە هیچ دوژمنایەتێکی ڕاستە خۆی لەگەڵ ئیسرائیلدا نەبووە نیشێتی بەڵکو بە پێچەوانەوە ئەگەر لایەنە مێژوویەکەی هۆڵۆکۆست و ئەوانە ببینینە بەرچاومان کوردیش وەکو جوولەکە لە مێژوودا کەمتر لە جوولەکەی بەسەر نەهاتۆ کە چەندین جینۆسایدی بەسەر داهێنرا و قوربانی واتە کوردیش نەتەوەیەکە قوربانی بووە لە ئاستی جیهان لە ناوچەکەدا دەوڵەتی ئیسرائیل لەمە دەزانێت کورد هیچ کاتێک ئیسرائیلی یا یەهودیەتی بە دوژمن بخۆی نەزانی و حقیقەت ئەمەیە لە لاشی کەشەوە و کورد ئامادەش نەبوو بچێتە هاوپەیمانێتیەکەوە دژ بە دەوڵەتی ئیسرائیل ئەگەر چی هەندێک شت کەم و زیاد لە سەردەمێکدا بە شێوەیەکی سنووردار بوو بێت بەڵام لە ڕووی استراتیژیە کورد دوژنێکی سەرسەختی ئیسرائیل نەبووە وەک ئەوەی کە وڵاتانی کاتاگەر واقعی سەیری بابەتەکە بکەین و سەیری گۆڕانکاریەکە بکەین ئەم گۆڕانکاریانە لە بەرژەوەندی کوردە یعنی لە هەر چوار پارچەکی کوردستان کاک سەلاح بێگومان بڕوانن لێرەدا دوو شت هەیە هەم هەلێکی مێژووی هەلێکی زێڕین بۆ کورد دروست بووە لەم قۆناغا لەم 100 ساڵەدا و لە نەخشەی نوێ 100 ساڵی داهاتوودا و لە عینە کادا مەترسیەکی جدیش هەیە ئەدەبێەوە بزانێ بڕوانە تورکیا هەموو هێزی خۆی هەموو ئیمکانی خۆی خستۆتە گەڕ بۆ ئەوەی نەهێڵێ کورد لەم قۆناغەدا بە سەرکەوتوی تێپا وە دەڵێ وەرن ئێوە ئەگەر شتێکتانەوێ من ئەتان دەمێن بەڵام چیتان ئاياتێ ئەوەی کە دەوڵەت تووشە خۆی ئێوێن نەگەوەی کە کورد 100 ساڵە تێکۆشانی بۆکە بە هەزاران خوێنی بۆ داوە طبعاً ئەمەی کە من دەیڵێم تەنها پەیوەست نییە بە جوغرافیایەکی باکووری کوردستانەوە بەڵکو ئەوەی تووشیا دەڵێ تەنانەت لە ڕۆژئاوای کوردستان نابێت بێ و تەنانەت ئەو ستاتوێش کە لە باکووری عێراقیەوە خۆی دەڵێ باشووری کوردستان هەیە ئێمە هەڵەمان کردو کەیشتمان بێت دەبێت ئەوەژە ناوچێ ئەمە پرۆژەکەی تورکیایە مەسەلەکە لێرەدا ئەوێ بەڵام کورد بۆ خۆی پرۆژەی خۆی هەیە ڕاستتر بڵێم کورد لەناو پارتی کرێکارانی کوردستانە ئەو هێڵە و هەندێک هێزی دیکە بەڵام مەخابن ئێمە کێشەی هەر ئەساسی ئێمە کە هەیە ئێستا لێرەدا کێشەی نەبوونی یەکدەنگی یەکبەرەیی استراتیژی نیشتیمانی هاوبەشە لە نێوان هێزە کوردەکانە ئەمە کێشە جدیەکەیە دەنا ئەم قۆناغا کە قۆناغێکی ئەستیارە و قۆناغێکی زێڕینیشە ئەگەر کورد قیادەی کوردی ئەو ناکۆکیانەی کە هەیە کە بەڕاستی بێمعنایە دەسەڵات پەرستی و ئابووری هەدشتی وەلای نەنێ و من دڵنیام تورکیا هەوڵی داوە تا ئێستا سەرکەوتوو بووە کە قازانج لەو ناکۆکیە بکە بۆ بەژەوەندی خۆی بەکاری بێنێ هەوڵ دەدەن کە ئەم 100 ساڵش بێ کورتیا پەڕێ خۆشبەختانە ئەوەی هەیە کۆمەلگای کوردی لە کوردستان و لە تاراوگەشت و کۆمەلگای نێودەوڵەتیش پشتیوانی حتا دوای پشتیوانی کوردن و پشتیوانی ئەوەی کورد مەبەستم چارەسەری پرسەنەتەوە نیشتیمانەکەیەتی و لەوەی کە لە نەخشەی نوێدا کورد دەبێت ئیدی جێگەی هەبێ ئەم جێگەیە لە سەرەتا دەبێت کۆنفیدرالی بێ یا فیدرالی بێ و لە داهاتووە دەبێت دەوڵەت بێ
ئەمە پرۆژەیەکە تورکیاش دەزانێ گەڕانەوەی بۆ نییە بەڵام ئەگە کورد بەم ئەقڵێتی ئێستا حکوم بکە ببوورم بەم ئەقڵێتی ئێستا بەم ناکۆکی ئێستا نزیکی ئەم پرسە بێتەوە هەندێ هێزمە بەستم وتنا تەنها هەندێ هێز بنەماڵەیە ئەوە ئەم فرسەتە لە دەستشێ هەر نمونی هەر زۆر بەسیط ئێستا لە ڕۆژئاوی کوردستان کە ئەم هەلە هەبووە کە دەوڵەت ڕووخاوە کە کاتێک خودی سیاسەت مەدارە فاشیستەکانی تورکیا دەڵێن ڕوخانی شام واتە ڕوخانی دیاربەکر واتە لە دەستدانی دیاربەکر ئەو کات هەوڵیاندا و ویستویانە کە نەڕوخێ حتا هەوڵیاندا ئەردۆغان هەتا دوایی لەگەڵ ئەوادانە بۆ بەشار ئەسەد بڕوخێ هەتا داوای کرد کە ئامادەی دانووسانی لەگەڵا بکە ئەساس مەسەلە چی بوو پرسی کورد بوو بەڵام بەشار ئەسەد کە سوور زانی بشی بڕوخێ ئامادە نەبوو لەگەڵ ئەردۆغان دەست بخاتە دەستیەوە لەسەر مەسەرەی پرسی کورد مامەڵەی لەگەڵا بکە هەوتی ئەو هێزێک کە تۆ زۆر باشە ئەمە واقعە هەرێمایەتی و نێودەوڵەتیەکە و پاڵپشتێ نێودەوڵەتیەکە و هەرێمایەتەکە بۆ کورد و ئەو گۆڕانکارانی کە پێویستە کورد یعنی لە بەرژەوەندی خۆی بەکاری بێنێ بۆ ینی بۆرگرتنی مافەکانی یاریژ نەبێلانی کە مەسە بۆ نمونە باشووری کوردستان ئازاد و فیدرالیە و ڕۆژئاواش بە هەمان شێوە کە ئەمە پاڵپشتیشی گەورە بێ بۆ باشووریش بە هەمان شێوە ئەوانی ژانی تا ڕادەیەک بەرەو سەربەخۆبوونی خۆیان چوون و ئێستا باکووریش کە ینی گۆڕانکاریەکان تێیدا ڕوو ئەدات و ئاشتەوای خەریکە دێتەکایەوە ینی بابینە سەر بابەتی قورسایی و قسەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان لە چارەسەری پرسی کورد لە ڕابردووە لە ئێستادا لە ڕابردووە مازانینەوەی جەنابە دامەژەت پێدا ینی مێژوو هەمووی تۆمار کردووە ینی کە چەندین هەوڵی بەڕێز ئۆجالان هەبووە بۆ بابەتی ئاشتەوایی چارەسەرکردنی پرسی کورد لە باکووری کوردستان بە ڕێگەچارەی ئاشتیانە دانیشتن لەسەر یەک مێزی گفتوگۆ دانانی چەکی پارتی کرێکارانی کوردستان و گەریلاکانی پەکەکە بەڵام ئەوەی کە ئێستا ئێمای بینین ینی ماوەیەکی زۆرە بەڕێز ئۆجالان ینی ئەو دەست بەسەر و زیندانی کراوە ئەتوانین بڵێن ئەو هێزە سیاسیە و ئەو قووەتی حکومڕانیەی و هەروەها ئەو قووەتی بڕیاردانەی هەیە لە بابەتی ئەوەی کە قسەیەک لە ئیمرالیەوە هەبێت قەندیل و کورد لە باکووری کوردستان تەواو بڵێن ئەمەی کە بەڕێز ئۆجالان دەیڵێ لە بەرامبەر گفتوگۆ لەگەڵ تورک بۆ ئاشتەوایی قوبوڵمانە یاخود نەخێر بابەتەکە جیاوازە ئەم جارە دەزانی دوای 9 ساڵ جاری یەکەمە شاندێکی سیاسی دەدەێت ئیمڕۆ دوای 9 ساڵ من باز لە عومەر ئۆجالان ناکەم کە وەکو خانەوادە چۆگەچی پەرلەمانتاریش بەڵام جاری یەکەمە دوای 9 ساڵ شاندێک بچێت کاتێ عومەر ئۆجالان چوە ئیمڕالی و گەڕایەوە پارتی کرێکارانی کوردستان بە ڕەسمی کەجەکە کۆمەڵگەی باشی کوردستان کەجەکە بە ڕەسمی لە دوانیدا بەڕێز جەمیل بای قسەی کرد بەڕێز مراد قەرێڵان قسەی کرد و بەڕێز دووران قاڵقان قسەیان کرد ئەمانە لەم فترە قسەیان کردووە هەمویان یەک قسەیان کردووە گوتیانە دوایین قسە لە ئیمڕالیە لای بەڕێز لای ڕێبەر ئۆجالانە و مخاطبی یاتا بەردەنگی پرسی کورد ئیمڕالی و ڕێبەر ئاپۆیە ئێمە پەیوەست دەبین یا ئێمە گوێ دەگرین لە هەموو ئەو بڕیارانەی و هەموو ئەو پەرسپەکتیڤانەی کە ڕێبەر ئۆجالان لە ئیمڕالی دەیدا ئەمە بۆ پەکەکە بۆ کەجەکە و بۆ کورد لە باکووری کوردستان چونکانی بەڕاستی بیرمان نەچێت لەوە چێ خۆشت بە هەمان شێوە بیست بێت ینی لە ڕابردوو قسەیەکە بوو کە دەوترا ئەگەر بڕیاری ئاشتەوایی ژەلایەن بەڕێز ئۆجالانەوە بدرێ کێ دەڵێت ینی قەندیل پێوەی پابەند دەبێ ینی ئەم دوو پاتکردنەوەی جەنابەت تا ڕادەیەک پاڵپشتێ بوو ڕاست ئەمە کۆمەڵی ئەنتی پروپاگەندێ ئەمە دەکرێت ئەمە هەمیشە ئەم گوتنە هەبوو ئەمە تازە نیە ئەمە ساڵانێک کە دەگوترێت ئیمڕالی ببرن قەندیل گوێ لە ئیمڕالی ناگرێن قەندیل پەیوەست نییە بە ئیمڕالیەوە یاخود بە شێوەیەک لە شێوەکان کۆمەڵی ئەنتی پروپاگەندەی بەم شێوەیە کراوە بەڵام ئەمە ئەساسەن لێرەدا هەم ئامانجە ئەساسەکە لێرە جگەلەوەی پارچەکردنی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کووردا و لە هەمان کاتە بێهیواکردنی گەلی کووردا باشە بێ ئەمەلکردنی گەلی کووردا بە چارەسەری با بڵێن بە شێوەیە بێ هیوایکردنی کووردا کە بیانەوە هەموو شتەکان یا کورد هەموو شتەکان بگەڕێنەوە بۆ دەوڵەت بڵێت تەنها ئێمە هیواکەمان دەوڵەتە لەبەروی کورد تاوانی بزوتنەمەیەکی یەکگرتو سیاسی یەکگرتو نییە کە بتوانێت پرسەکە چارەسەکە بەڵام لە واقعدا لە ڕووی کرداریدا سەلمیان پاکەکە سەلمانوتی ئەوەی کە ڕێبەر ئاپۆی دەڵێ پێوەستە و حتا دوایی مەسەلەکە لێرەدا ئەوەیە
باوەڕی هەیە باوەڕی بەڕێبەر ئاپۆ هەیە ئەم باوەڕیە تەنها باوەڕی پارتی کرێکارانی کوردستان کەجەکە باڵێن نییە بەڵکۆمە باوەڕی نەتەوەی کووردە بەڕێبەر ئۆجەلان هەتا ئێستا کورد ئۆجەلان بەڕابەری خۆی دەزانێت و بە ڕزگارکەر و بە فریادڕستی خۆی دەزانێت و حقیقت وایە حقیقەتێکی دیکە ئەوەیە کە لە ماوەی ئەم هەموو ساڵەی گۆشەگیری و تەجریدی مطلقی دەوڵەتی تورکیا کە سیستەمێکی کە ئەشکەنجەیەکی سیستەماتیکە لە ئیمرالی بەڕێوە دەچێت ڕێبەر ئۆجەلان چۆکی بۆ داخوازەکانی دەوڵەتی تورکدان نەداوە و ئامادە نەبووە بچێتە ژێرباری ئەو سیاسەتە سەپێنەر و عقلێتە فاشیستەی تورکیاوی چۆتی ئەگەر ڕێبەر ئۆجەلان هەندێک تەنەزولی بۆ لەسەر پرسی کورد بکردایە و هەندێک شت لەبەر خاتری کۆمەڵی بەرژەوەندی تەنگی بیکردایە دەمێ بوو ئێستا جێگاکەی ئەوێ نەدەبوو و آخر دیداری لەگەڵ عومەر ئۆجەلاندا گوتوێتی لەگەڵ دەوڵەت فشاری زۆر دەوڵەت لەسەر من هەیە و بە دەوڵەتیشی وتووە کە بۆ من ڕۆژ ئاوای کوردستان هێڵی سوورە خەتی بەسەر ئەوەدا بەژێر ئەوەدا کێشاوە ڕێبەر ئۆجەلان کە بە هیچ شێوەیە تەنەزول لەوە ناکەیت دیگەی ئەمە لە ڕووی کرداریەوە سەرماندوتی و دەوڵەتیش ناچار بووە لە هەموو قۆناغەکاندا لە هەموو سەردەمەکاندا دانووسانی لەگەڵ بکە و لەگەڵی دانیشێت و گفتوگۆی لەگەڵا بکە لەبەرەوەی دەزانێت ئەو خاوەن هێزی گۆڕانکاریە لە ڕۆژهەڵاتی ناوین و ئەو خاوەن پەرسپەکتیڤ و تێگەیشتنیە کە دەتوانێت پرسەکانی کورد چارەسەر بکە و بەجددی چارەسەریکە لە عینە کاتدا و خۆشی دەڵێ ئێمە ئامادەی دیموکراتیزەکردنی تورکیاشی ئەگەر تورکیای بێ دەستبەرداری ماقلێتە فاشیستە جوڵەکانی دەم پارتی لە ئێستا بۆ نمونە ئەمڕۆ ئەو وەفدەی دەم پارتی چوونەتە ئیمرالی منەوێ ینی پرسیارێک لەسەرەوە کەم پێشتر هەندێک جوڵەیان کرد بۆ نمونە هاتنە باشووری کوردستان لەگەڵ بەرپرسانی باڵای لایەنە سیاسیەکان لە نێویشیاندا ینی لە سلەیمانی لەگەڵ لێچێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆیان کرد ئەم جوڵانە پەیوەندی هەبوو بەم پرۆسەی ئاشتیی کە ئێستا لە تورکیا هاتۆتە ئاراوە یاخود بەو سەردانی ئیمرالیەوە هیچ گرێدراویەکە بووە کاک سەلاح دەزانی چۆنە ئەمە پێم وایە ئێستا چۆن پرسەکان لە هەر چوار پارچەی کوردستان گرێداییان بە یەکتریەوە هەیە ڕووداوەکان گرێداییان بە یەکتریەوە هەیە وەکو زنجیرێک دوای بە دوای یەک دێن هەموو ئەو دانوستان و گفتوگوانش دەکرێت گرێدایان بە یەکتریەوە هەیە بەڵێ ئەو شاندای کە لە دەم پارتی سەردانی نەک تەنها کوردستان بەڵکو دەرەوەی کوردستانیشی کردووە بە وڵاتانی ناوچەکە و جیهانیشی کردووە پەیوەندی بەم قۆناغی ئێستاوە هەیە کە گۆی لەسەر دەکەین و پەیوەندی بە قۆناغی ئێستای سووریاشەوە هەیە دوای ئەسەرشەیە بڕوانە زۆر شت کە لە ئێستا لە دەیبینین زۆر دانوسان و گفتوگۆ دیدار دەیبینین لە ڕۆژانی داهاتووە ڕۆژانی داهاتوە بە شێوەیەکی تر حقیقەت ئەو دیدارانە دەرەکەوێت بڕوانە مانگی 11 کۆمەڵی دیدار لە هەولێر دروست بووە لایەن ئەو کەسانی کە پیانەوە لیژنەی تەفاوزی سووری کە دایان دەوڵەتی تورکیاوە پشتیوانی دەکرێن و هێرش دەکەن ئێستا سەر بۆ سەر ڕۆژئاوای کوردستان و بۆ سەر کۆبانێ و دەور سەری تشتین و قەرەقۆزاق کۆمەڵی دیداریان لە هەولێر بووە ئێستا بە شێوەیەک حقیقەتی ئەو دیدارانە دەرێت کە ئێستا ئەوان ڕۆڵیان ڕۆڵێکی نێگەتیڤە بۆیە هەموو ئەو دیدارانی کە لە نێوان کورد دیدارە سیاسیەکان دیدارە دیپلۆماسیەکان هەتا پەیوەندی سەربازیەکان نیش بە شێوەیەکی سنووردار کە هەیە دەبێ پەیوەندی بە قۆناغەکەەوە هەیە چونکە ڕاستینە ئەوەیە بۆ ئێمە ئەگەر تا ئێستا هەندێک قیادەی کوردی بە شێوەیەکی لۆکاڵی سەیری پرسەکە بکە و پرسەکە تەنها لە بوقعەیەکی جوغرافی تەنگ و تەسکدا ببینێ بەڵام بۆ داژیکەران بۆ دەوڵەتی تورکیا و بۆ هێزە نێودەوڵەتیەکان پرسی کورد یەک دۆسیە بە یەک دۆسیە دەیبینن و پێشیان وایە چارەسەرەکی دەبێت لە یەک دۆسا بێت ئەمە تەنانەت بۆ ڕۆژهەڵاتی کوردستانیش باست وە ئەوان چۆن ئەو پرسە دەبینن پێویستە قیادەی کوردیش ئەو پرسە بە هەمان شێوە بە یەک دۆسیە بینن ئەمە ڕۆژ لە ڕابردوودا کە وای شامبرەی نازانم ئێمە خاوەنی ستاتویەکی ئەم ستاتوی خۆمان دەپارێزین کارمان بە پارچێکی دیکەوەی ئەوان دەتوانن چوزام ستاتوی خۆیان بە شێوە پارێزن بەڵام حقیقت کاتێکیش کە ڕووداوەکان هاتوۆتە پێشەوە کە کارەسەتەکان هاتوون پێشە تهدیدەکان هاتوتە پێشەوە بینراوە دۆسیەکە یەک دۆسیە پرسەکە یەک پرسە ناچار خاوەنداریان لێکتی کرد باشە بابەتی ینی ڕاگەاندنی
ناوەڕۆکی سەردانەکە هۆکاری دواخستنەکە چی بوو؟ ینی وەکو نووسەر ڕۆژنامەنووسێک بۆچیە بینی؟ ینی ئامادەکاریە بۆی کە چۆنەڵی ڕاگەنراوێکی گرنگ لەباری سەردانەکەەوە بڵاوکرێت و چکار خۆیان وتیان ینی وەفدی دەم پارتی چەند سەعاتێکی دیکە ینی بابەتی ڕاگەنراوەکە بڵاوەکرێتەوە. پێ دوای بە تەسەوراتی تۆ ینی هەمان ناوەڕۆکی و ڕاگەنراوە بێ کە لەگەڵ برازاکەی بەڕێز ئۆجالاندا ینی تا ڕادەیەک هەندێک شت هاوبەش بوو یاخود نەخێرەمایان زۆر جیاوازە بێت. دەزانی چۆن ئێستا ئەوەی کە ئێمە دەزانین دیدارەکە دەگوترێت کە لە نێوان بەڕێز پەروین بڵدان و سووریا و ئەوەندەر لەگەڵ ڕێبەر ئۆجەلان هەبووە، بەڵام ئایا تەرەفی دیکە هەبوو یان نەبوو ئێمە ئێستا ئەوە نازانین کە لەو دانوستانە لەو چاوپێکەوتنە هەبوو بێ یان نەبوو بێ، ئەوە لە ڕۆژانی داهاتوو دەزانین. بەڵام بەڕاستی ئەم دیدارە وەک چۆن ئێمە لە سەرەتای ئەم بەرنامە مناقەشە و گفتگۆمان لەسەر کرد، ئەم دیدارە دیدارێکی مێژوویە و دیدارێک کە دەتوانێت قۆناغەکە وەرچەرخێنێت، دەتوانێت قۆناغەکە بگۆڕێت. بۆیە دیداری زیندانێکی سیاسی ئاسایی نییە، بۆیە ناتوانرێت هەتا تاوتوی تەواو نەکرێت لەسەر ئەوەی کە لەسەر ناوەڕۆکی ئەم دیدارە ئەسڵان ناتوانرێت هەموو شتێکی ئەم دیدارانە ئاشکرا بکرێت. بەڵام خاڵە سەرەکیەکانی هێڵە گشتیەکانی ئەو دیدارە ئەمە دڵنیام لە سەعاتەکانی داهاتووە ئاشکرا دەکرێت. دیارە هەندێک شتیش کە پەیوەست بە هێڵی گشتی ڕێخستنەوە هەیە یا خودی دەم پارتی یا خۆیانەوە ئەوانە ئێمە نایزانین بەجێ دێڵین بۆ ئەوان، بەس حەقیقات مادەم دیدارەکە دیدارێکی مێژوویە و دەبێت زۆر بە هەستیاریش لەگەڵ ناوەڕۆکی ئەم دیدارەدا هەڵسو کەوت. بەڵام لە دڵنیام کە لە ڕۆژ لە کاتژمێرەکانی داهاتووە زانیاری گرنگ دەبیستین و پەیامی گرنگی ڕێبەر ئۆجەلان کە ناردوێتە دەرەوە دەیبیستین و دەتوانین بڵێن ئەگەر دیدارەکان بەردەوام بێ هاوکێشەکان بە شێوەیەکی دیکە بگۆڕێت. پێ دوایە کاک سەلاح ئەگەر دیدارەکان وەکو جەناب تەڵی بەردەوام بێ و ئەگەر هاوکێشەکە بگۆڕێت، یەکێک لە گۆڕانکاریەکانی هاوکێشەکە ینی ئازادکردنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان ڕێبەری زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان و هەروەها سیاسەتمەدار سەلاحەدین دیمرتاژ و چەندین سەرکردەی دیکەی سیاسی باکووری کوردستان بێنێتە ئاراوە. دەزانی یەکێک لە کێشەکان ئەوەیە کە تا ئێستا بزوتنەوە ڕزگاری خوازیگەری کورد یا کورد بۆ خۆی باوەڕی بەم شتە نییە کە تورکیا پێ دەڵێت قۆناغێکی دانوسان دەستپێکریان قۆناغێکی ئاشتی، ئەوەیە هەتا ئێستا ڕێبەر ئۆجەلان گۆشەیی کراوە تەجریدە، هەتا ئێستا لە بن تەجریدێکی سەختدایە، هەتا ئێستا لە بن فشارێکی زۆردایە. ئەگەر نێتێکی جددی هەیە بۆ چارەسەری نێتێکی جددی بۆ چارەسەری هەیە، دەبێ هەنگاوی سەرەتا ئەم گۆشە جددی هەڵبژیرێ ڕێبەر ئۆجەلان هەنگاوێک ئازاد بکرێت. مەبەسم ئازادی جەستەییە، ئیتر چۆن فۆرمولێکی بۆ ئەزرێت و ئەمە شتێکی دیکەیە و بێگومان ئەگەر دەوڵەت بێوێ پرسی کورد چارەسەر بکە دەبێت بەڕێز ئۆجەلانی ئازاد بکە، ڕێبەر ئۆجەلان ئازاد بکە، دەبێت ئازاد بکە، بێت تەواوی زیندانیانی سیاسی ئازاد بکە. ئەمە لە ئەزمموی ئەفریقای باشووردا بینراوە، هەتاکو ماندێلا ئازاد نەکرا تا زیندانیانی سیاسی دەستی ئاپارتاید ڕێگەسپەرتی ئاپارتایددا ئازاد نەکران ناتوانرا پرسەکە چارەسەر بکرێت. بەڵام بە ئازادکردنی ئەوان پرسی باشووری ئەفریقا پرسێکی هەر ئاڵۆز چارەسەر کرا و چارەسەرێکی بنەڕەتیشی بۆ دۆزرایەوە توانرا ئارامی و ئاساژمێنێتە ئاراوە. ئەو ماندێلایی کە جیهان وەکو کەسایەتێکی تیرۆریست بە ناویانە کرد، پاشان پەیکەریان بۆ دروست کرد، پێشوازیان لێ کرد و خەڵات و جایزەی گەورە گەورەی یانیشاندایە. ئەمە بۆ کورتیش ڕاستە، لەبەرەوەی ئەو ڕێبەرە ڕێبەرێکی ڕزگاری خوازی گەلی کووردە و تێکۆشانەکەشی تێکۆشانێکی ئینسانیە، جگەرەوەی تێکۆشانێکە بۆ ئازادی گەنانی ڕۆژهەڵاتی ناوێنی ژوخۆ لە پارادایمەکانی خۆشیدا لە بەرگریامەکانیشیدا باسی کردووە. بۆیە حتمما ئەگەر هێزە جیهانیەکان دەیانەوێت پرسی کورد چارەسەر بێ، خۆشیان گەیشتنەوە قەناعەتی کەوایە، دەبێت ڕێبەر ئۆجەلان ئازاد بکرێت. بەبێ ئازادکردنی ڕێبەر ئۆجەلان ناتوانێت و پرسە چارەسەر بێت. لەبەرەوەی لە سەرەتایە وتم ئەگەر کلیلی چارەسەری لە ئیمڕانی لای ڕێبەر ئۆجەلانە، تۆ دەبێت دەستی بکەیتەوە ئازادی بکەیت کە بتوانێت ئەو چارەسەریە بکات، دەنا لەغێر ئێوە ناتوانرێت ئەنجامگیر بکات. زۆر سوپاس بۆ بەڕێز سەلاح خدر نووسەر و توێژەر کە بە سوپاسەوە لە ڕێگەی سکایپ لە لاهەی لە هۆڵەندا لەگەڵ مابووی لە بەرنامەی پانۆراما سوپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەمشەی پانۆراماتان پێشکەش کرا، خواتان لەگەڵ.